زۆر بە وردی سەرنجی ئاوەکەم دابینیم کە پەلەکانی بە شێوەیەک لە ناوەکەی یاریەکەن. سەرەتا بە ناوی خوای گەورە و مێهرەبان، من وەکو یەکێک لە گەنجانی خۆبەخشی ئەم گوندانەی هەورامان و دەوروبەری کە ڕۆژانە سەرقاڵی دۆزینەوەی ئەم تەرمەین و ڕۆژانە هەر لە بەیانی سەعات 9 ستافێ دروستەکەین و بە ناو چەمەکەدا ئاگەڕێن کە شوێن بە شوێن دەگەڕێن. ئەم بەیانیە کە هاتم و زۆر بە وردی سەرنجی ئاوەکەم دابینیم کە پەلەکانی بە شێوەیەک لە ناوەکەی یاریەکەن بۆ دڵنیابوون و کە وتم با لەسەر بنەمای گومان نەژین. بڕیارممە کە بە ماتۆڕەکەم گەڕامەوە چوومە ئەو بەرور لەوێەوە بە وردی نزیک کەوتمەوە و بینیم کە یەکێک لە پەلەکانیەتی. دوادار هاتمە سەر ئەم جسرە لێرە ئەفسەرەکانی بنکەی پۆلیسی دارستانی لێبوو، 5 ئەفسەری بەڕێز بوون کە هەواڵەکەم پێ ڕاگەیاندن و ئەوانیش خۆشبەختانە هاتن و ئێستا سەرقاڵی دەرێنانەوەی تەرمەکان. پێشتر گومانت لەو شوێنە هەبوو یاخود هەر لەو شوێنەدا گەڕابووی پێشتر و نەوبینی بێت؟ پێشتر گومانم هەبوو لەو شوێنە وە ستافەکەشم بردوۆتە سەری ئەو ستافە لەگەڵ ستافی غەواسەکان و هێزەکانی ئاسایش و پۆلیسم لێ ئاگادار کردوێتەوە. دواتر کاکسامانی گەشت و گوزارە زانێ بەویشم ڕاگەیاندووە لەگەڵ کاک ڕایت شکار، ئەوانشم لێ ئاگادار کردوێتە کەوتومە ئەم شوێنە زۆر گوماناویە، بەڵام لەبەر ئەوەی کە ئاوەکە لە هەنێ شوێنە بەخوڕیەتە خوارەوە و تاف و ئاوەکە سپیە کامێرە ناتوانێت ئیش ناکات لە ناو تافەکەیە. بۆیە بە وردی سەرنجمدا ئەم بەیانیە دۆزیمە خۆشبەختانە لەخوا بەزیابێ کە چاوەڕوانی ئەو پیاوەش کۆتایی هات و ئەلحەمدوللا و سوپاس بۆ خوای گەورە.